دوای زیاتر لە 8 مانگ لە داخستنی پەیمانگاکەیان بە دڵخۆشیەوە گەڕانەوە بۆ نێو هۆڵەکانی خوێندن. ئەم خوێندکارانە لەلایەن 17 مامۆستای خۆبەخشەوە لە پەیمانگای هیوای نابستان لە کەلار وانەیان پێدەوترێتەوە و خۆبەخشی و نەبوونی موچەی مامۆستاکانیان وای کردووە کە بایکۆت نەکەن و دەرگای پەیمانگاکەیان بەڕوویاندا بکەنەوە. بۆ ئیمساڵ ساڵی خوێندن 2020-2021 دەستکردین بە خوێندن لە قوتابخانەی هیوا بۆ نابیسان. هەموو ساڵی هەروە بە خۆبەخش ئێمە دەوامەکەی مامۆستایان خۆبەخشن، گوێ نادەن ئەگەر موچە بێ و موچە نەبێ. لەبەرەوەی ئەمە 8 ساڵە هەر بە خۆبەخشی بەردەوامین لە پرۆسەی خوێندن لەم قوتابخانە. هیوادارم هەر بەردەوام بین، یارمەتی بگرین لە ئیدارەی گەرمیان، لە بەرێبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی، لە ڕێکخراوەکان. تاکە گرفتی پەیمانگای نابستان لە کەلار نەبوونی شوێنی گونجاوە بۆ خوێندکار و مامۆستاکانی، چونکە ئێستا پەیمانگەکە لە نێو بینای بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی گەرمیانە کە ماوەی ساڵێکە لەلایەن ئەو بەڕێوەبەرایەتیەوە سەرپەرشتی دەکرێت. ئێمە لەگەڵ ئەوەی کە جاری سێم و چوارەمیش بە یادداشت و بە داواکاری داوامان لە وەزارەت و لە وەزارەتی دارایی کردووە بە مەبەستی دامەزراندنی ئەو خۆبەخشانە بە شێوەی گرێبەست بۆ پەیمانگاکە، بەڵام لەبەر قەیرانی دارایی تاوەکو ئێستا و داواکاریەمان جەبەجێ نەبوو. بەڵام ئەمە وای نەکردووە ئێمە بوەستین و بە هۆکاری ئەوە دەوام پەک بخەین و بڵێن ئەم مناڵانە با بچنە ماڵەوە. لە ساڵانی ڕابردوو تاوەکو ئێستاش چەند کۆمپانیا و خێرخوازێک لە شاری کەلار بە سوپاسەوە مانگانەیان دابین کردووە بۆ خۆبەخشەکان، ئەگەرچی شتێکی دیاریکراوە و ڕەمزیش بێ. تاوەکو ئێستا نەیان بڕیوە و داواکارین و داوامان لێ کردوون کە تاوەکو هاتنەوەی ناوەکانیان و دامەزراندنیان بە شێوەی گرێبەست ئەو هاوکاریانە نەبڕن بۆ ئەوی پاڵپشتێک بێ و هاندانێک بێ بۆ ئەوی بتوانن بەردەوام بن لە فێرکردنی فێرخوازەکان. تا کێشەی پەیمانگای هیوای نابستان نەبوونی بینایە، بینای سەرەکی پەیمانگاکەیە کە ئێستا بەهۆی قەیرانی داراییەوە دەستگای مین تێدا دەست بە دانیشتووە ئێستا چۆڵی ناکەن بۆمان و دویش دانەمەزراندنی مامۆستاکانمانەوەکو عەقد یانوەکو ڕەسمی کە ناوەکانیان بەرز بۆتەوە بۆ وەزارەت و تاوەکو ئێستا هیچ جوابێکی نییە. پەیمانگای هیوای نابستان لە ساڵی 2012 لەلایەن ژمارەیەک مامۆستای خۆبەخشەوە لە کەلار دامەزرا و ئێستا 83 خوێندکاری نابیست تایدا وانە دەخوێنن، تاکە ناوەندی خوێندنیشە لە گەرمیان کە تایبەت کراوە بە نابستان. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.